کاک پشتیوان بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان بەیانی هەموو لایەک باش سپاس بۆ دەرفەتەکەتان. کاک پشتیوان با گەر بکرێت باسێکمان لە مەفهومی بازاڕی ئۆنلاین بکەین. بازاڕی ئۆنلاین خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ئەو مەفهومە گشتی کە لە ئێستادا لە کوردستاندا بە شێوەیەکی بەربڵاو بەکاردەهێنرێت و هەرکەس دەتوانێت خۆی لەم بازاڕەدا کار بکات. مەفهومە دروستەکەی چییە گەڕۆنیکەینەوە بۆ هاوڵاتیان؟ لە ڕاستیە بازاڕی ئۆنلاین بەشێکە لە بازرگانی ئەلکترۆنی. تایبەتمەندی و یاخود بڵێن پێناسەی ئەم بازاڕە ئەوەیە لە ڕوویەکەوە ئەتوانین پێناسەی بکەین بیناسێنین لە ڕووی کڕیارەوە لە ڕوو ڕاهەندی دووەمەوە کە قسەی لەسەرکردنیان پێناسەی بکەین لە ڕووی فرۆشیار و ڕاهەندی فرۆشیارەوەیە. لە ڕاستیە پێناسی ئەم بازاڕەوەیە کڕیارەکان بە شێوەیەکی فراوانتر بە شێوەیەکی کراوەتر لە بازاڕە تەقلیدیەکان ئەتوانن بگەن بەو شمەکانی کە خواستیان لەسەری هەیە و تەنانەت ئەو شمەکانیشی کە خواستیان لەسەری نییە. ئەتوانم بڵێم مامەڵەکردن لەگەڵ ئەم بازاڕە خۆی دەبینێتەوە لە جیاوازیکردن لە نێوان دوو جیهانە. جیهانێکیان بریتێ لە جیهانێکی واقعی جیهانێکی بەرهەستی لە بازاڕە تەقلیدیەکە کەسەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خۆی دەچێتە ناو جوگراکەی بازاڕەکەەوە و بە هەستەوەرەکانی خۆی ملامەسەی هەموو ئەو شمەکانەکە کە خواستی لەسەریان هەیە. بەڵام لە بازاڕی ئۆنلاینە بەتاواتی ئەم بازاڕە ئەچێتە ناو جیهانی ڕەمزیەوە جیهانی ئەلکترۆنیەوە. ئەو کەسی کە ئەوێ خواستکە لەم بازاڕە ئەبێ لە ڕێگەکانی خۆیەوە کە شاشەکان و مۆبایلەکان و لاپتۆپەکانن لەم ڕێگانەوە دەچێتە ناو بازاڕەکەەوە و خواست لەسەر ئەو شمەکانەکە کە خواستی لەسەریان هەیە تەنانەت جاری وایە خواستی بۆ دروست ئەبێ بۆ کۆمەڵێک شمەک کە هیچ خواستێکی لەسەر نەبووە. و تایبەتمەندێکی تریان ناساندنێکی تری ئەم بازاڕەوەیە کەسی کڕیار زۆر جار بە مەبەست و بە ویستی چوونە بازارکردنەوە نایەتە مەیدانیان هیوایەکی وە ئامانجێکی وایە، بەڵام ئاگای لە خۆی نەکەوتوتە ناو بازاڕەکەەوە خەریکی سەرکردنی کاڵاکانەوە کاڵاکان سەرنجی ڕائەکێشن. ئەمانە هەمووی بریتێ لەو چوارچێوەی بۆ ناساندنی بازاڕی ئۆنلاین لە ڕووی کڕیارەوە. ڕاهەندێکی تری ئەم بازاڕە لە ڕووی فرۆشیارەوەیە. فرۆشیارەکانیش بە هەمان شێوە دەچنە ناو ئەم جیهانە ڕەمزیەوە ئەم جیهانی شاشە ئەلکترۆنیەوە کاڵاکانیان فراوانتر بێبەربەستتر لەسەر ئاستێکی فراوانتر عەرز ئەکەن بۆ ئەو کەسانی کە خواستیان هەیە بۆ کڕیارەکان. ئەگەر بازاڕە تەقلیدیەکان چوارچێوەی بۆ دانرابێت لە ناو جوگرافیایەکە، ئەم بازاڕی ئۆنلاینە هەموو ئەو چوارچێوانە ئەشکێنێت. ئەگەر فرۆشیارەکانی جاران پێویستیان بە کاتێکی گونجاو هەبێت بۆ عەرزکردن و خستنە ڕووی شمەکەکانیان، ئەم بازاڕی ئۆنلاینە ئەم بازاڕە ئەلکترۆنیە دەوری هەیە لە شکاندنی هەموو ئەو بربەستە جوگرافیانە ئەو بربەستە کاتیانی کە دێنە بەردەم کەسێک بۆ عەرزکردنی کاڵاکانی خۆی. لەبەرەوە ئەتوانم بە شێوەیەکی بەرفراوان بڵێم بازاڕی ئۆنلاین جۆرێکە لە جۆرەکانی بازارکردن بەشێکە لە بازرگانی ئەلکترۆنی کە هەموو شوێنەکان تێک ئەشکێنێ هەموو جوگرافیەکان ئەبەزێنێت هەموو کاتەکانی بازارکردن هەڵ ئەوەشێنێتەوە. نەکاتی هەیە نە شوێنی هەیە بۆی کەسێک بێ بازار بکە و بۆی کە خواستی هەبێ. و ئەتوانم بڵم لە تایبەتمەندی و پێناسێکی ترێن بازاڕە ئەوەیە کە خواستێکی بەرفراوان فرۆشتنێکی بەرفراوانتر لە بازاڕە تەقلیدیەکان دروستەکە بۆ کەسانێک کە ئارەزووی خواستکردن و شتکڕینیان نییە. ئەمە بە شێوەیەکی گشتی بریتێ لە چوارچێوەی ناساندنی ئەم بازاڕە ئەلکترۆنیان ئەم بازاڕە ئۆنلاینی کە پەڕێزت باست کرد. باشە. کاک پشتیوان دەزانین هەر بابەتێک کە دەستی دەیرێتێت هەر هاوڵاتیەک هەر کەسێکە دەزیاتە کارێک ئامانجی ئەوەیە کە سوودێکی پێ بگەێنێت، بەڵام لەم بازاڕەدا تەنها بیر لە سوودی ئەو کەسە کراوەتەوە کە وەکو بازرگان لە بوارەکەدا کار دەکات یاخود پێویستە بەرژەوەندی هاوڵاتی و کڕیاریش لە بەرچاو بگیرێت. بە گشتی گرنگی ئەم بازاڕە خۆی لە چیا بینێتەوە؟ گرنگی ئەم بازاڕە لە چەند خاڵێکە خۆی ئەبینێتەوە. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە نرخەکان گونجاوترن لە بازاڕە تەقلیدەکانیکە، لەبەر ئەوەی کەوا لەم بازاڕەدا منافەسەیەکی زیاتر ڕوئەدا وەکو هەموو یاسایەکی تری ئابووری تا منافەسەکردن زیاتر بێ نرخەکان دێنە خوارەوە.
هۆکاری بەرزی ئەم منافەسەیە چییە؟ لە بازاری تەقلیدیا کەسێکی کەڕار کە ئەچێتە بازارەوە لەبەرەوەی کاتی کەمە لەبەرەوەی شوێنەکان لە یەکتریەوە دوورن چەند شوێنێکی دیاریکراو ئەتوانێت بەسەر بکاتەوە و تێڕوانینەکانی خۆی بۆ شمەکەکان بخاتە ڕوو بۆیە کەسی فرۆشیار بە کەیفی خۆیان زۆر جار بە ئیستیغلالکردنی دووریە و جوگرافیەکان بەرزونزمی لە نرخەکانان ڕوو ئەدات و زۆر تەئسیرات لەسەر ئەو شمەکەی دروست نابێت بە نرخی دەرەکی. بەڵام ئێستا کە ئەچێتە بازاری ئەلکترۆنیەوە لەبەر ئەوەی کەوا کڕیارەکە خیاراتی بەردەمی زۆرە و بە ئاسانی ئەتوانێت بگا بە شوێنە جیاوازەکانی ئەو شمەکە لە بازارە جیاوازەکانە منافەسێکی زۆر لە بینی فرۆشیارەکانە دروستە بێت بۆ دابەزاندنی نرخ بە مەبەستی ئەوەی کە سەرنجی کڕیارەکان بە لای خۆیانە ڕابکێشن. ئەمە یەکێکە لە تایبەتمەندە ئەساسیەکانی ئەم بازاڕە و ئەتوانین بڵێن جوانترین نیشانە ئەوەیە کە نرخەکان لەم بازاڕەدا نزمترین ئاست بەخۆی دەبینن و کەسی فرۆشیار کەمترین قازانجی دەست ئەەکەوێت. ئەمە یەکێکە لە تایبەتمەندێکیکە لە تایبەتمەندەکانی ئەم بازاڕە سوودوەرگرتنە لە کات و سوودوەرگرتنە لە گەڕانەوەی ئەو جودەی کە کەسێک ئەوێ بازار بکات بۆی ئەگەڕێتەوە چونکە هەموو لایەک ئەزانین هەمومان بازارمان کردووە کە ئەچینە بازارەوە پێویستمان بە کاتێکەیە خۆمانی بە تەرخانکەین جۆرێک لە ئیلتیزاماتمان بۆ دروستەکە. بەڵام لە بازاری ئۆنلاینە ڕەنگە کەسێک لە ماڵەوە قاوە بخواتەوە چا بخواتەوە سێری فیلم بکە لەگەڵمان کاتا بتوانێت بازاڕیش بکەوە خواستیشی لەو شمەکانە بۆ دروست بکە دروستیش نەبوو بۆی ئەمە ئەتوانم بڵێم کاتێکی زۆر ئەگەڕێنێتەوە و لە هەمان کاتە جوود و ماندووبوونێکی زۆر بۆ کەسێک تا دەڕاتە بازار و دەگەڕێتەوە. ئەمەژێکی هیکەیە لە تایبەتمەندەکانی ئەم بازارە. تایبەتمەندێکی تری گرنگی ئەم بازارە بەلای منەوە ئەوەیە کە کەسی کڕیار معریفەی زۆری دەست ئەکەوێت لەسەر ئەو شمەکەی کە دەوێ بیکڕێ. نمونە بینین لە کاڵا گرانبەها و کاڵا ئەلکترۆنیەکان کاڵا کارەبایەکانیان ئەو ئامێرانێکەوە میکانیکین و سیارەیەک باشە کاکشتیوان سێرەکەی ئەو کەسێک کە ئەوێت بۆ نمونە سیارەیەک بکڕێک و سیارەیەکی نیسان بەڵام باشە کاکشتیوان گرنگی گەر باز لە ڕۆ ئابوووریەکەوە باسی بکەین بۆ تەواوی کۆمەلگا بۆ تەواوی دەوڵات گرنگیم بازارە ئۆنلاینە خۆی لە چیدا دەبینێتەوە بۆ دەوڵەت بۆ ئابووری دەوڵەت. لە ڕاستەیە بازاری ئۆنلاینێکێکە لەو شتانێکەوە خواست زیاد دەکات بۆ کاڵاکان و هەروەها ئەو وڵاتانەی کەوا ئابوووریەکان متەنەوەعە دەرفەتێکی زیاتر ئەکەوێتە بەردەمیان کە عەرز و ڕکلام بکەن بۆ ئەو کاڵانەی کە هەیەە و لە بازارە تەقلیدیەکانە چەند بازرگانێکی دیاریکرا و بەڕێگە پێدراوی یاسایی دەچنە ئەو وڵاتانەوە بۆ خواستکردن لەسەر شمەکەکان. بەڵام ئەتوانم بڵم لە بازاری ئۆنلاینە تاکی کۆمەڵگە ئیمکانیت و توانای بازرگانی هەبێ عقڵەتی بازرگانی هەبیانە کەسایەتی یاسایی هەبیانە دەتوانێت بچێتە تەواوی بازارەکانی جیهانەوە و هەموو ئەم چوونە ناو ئەم بازارانە لە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی ئەنتەرنێتەوە ئەبێتە لە جۆرێک لە خواست بۆ ئەو وڵاتانە و بە جۆرێک لە جۆرەکان ئەمە دەوری گرنگی هەیە بۆ ئەوەی کەوا ناردنە دەرەوەی ئەو وڵاتانە زیاتر بێت لە حاڵەتە ئاسایەکەی خۆی. ئەم ناردنە زۆرە بۆ دەرەوەی وڵات دەوری گرنگی هەیە لە چالاکردنی بازار هەر بە بەرهەمهێنانیەوە بێ هەر بۆ بازار خستنی بێ هەر لە بەکاربردنەوە بێت هەر لە پاشەکەوتکردنەوە بێت هەموو ئەمانە ئەکتیڤ بکات چالاکیانەکە و دەوری گرنگی ئەبێ بۆ ئەم چالاک بنان دەوری گرنگی ئەبێ بە دوای ئەوەی کە سەرکارخستنێکی زۆر لە وڵاتەیە ڕوو بدە. لەبەرەوە ئەتوانم بڵێم دەرگاکان واڵا ئەکاتەوە بۆ هاتنە ناو بازار بۆ هاتنە ناوەی دراوی گرانبەها بۆ وڵاتانی کە کاڵایان هەیە. ئەمانش گرنگیەکەی لە تەرازوی پارەدانە دەرئەکەوێت کە ئەو وڵاتە لە دۆخێکی کورتێنانەوە لە دۆخێکی هاوردنی زۆرەوە بگوێزێتەوە بۆ دۆخێکی تەندروستی باش لە ڕووی ئابوووریەوە کە بێتە وڵاتێکی هەناردە زۆر و لە وڵاتێکی سست بوو و گەشە نەکردو بکاتە وڵاتێکی گەشە سندوو لە ڕووی ئابوووریەوە چونکە چالاکیەکانی بازار بەو شێوەی کە پێم وتی هەمان بەرەو گەشە سندن و فراوانبوون دەڕۆن. دیارە چەند پرسیارێکی گرنگم هەیە کە لە دەمەوێت لەم چوارچێوەیە لێت بکەم پرسیارەکانم شڕەکەمەوە لەبەر کاتی بەرنامەکە کاک پشتیوان سەبارەت بەوەی کە ئەم بازارە چ یاسایەکی ئابووری و بازرگانی دەیگرێتەوە لە کاتێکا کە کڕیار زەرمەند دەبێت یاخود زۆر جار نرخێکی زۆر لەسەر کاڵاکەی دابنرێت یاخود زۆر جار کە کڕیارەکان داوای شتێکەکەن کاڵاگەکەن ئەمە لە تەواوی جیهاندا هەیە بە پێی دۆداچوونی من کردومە لە کوردستانیشدا زۆر بەدیکراوە کە ڕەنگە زۆری نەمان بەسەرمان هاتوێ ئەو کاڵایی کە دەمانەوێت و وێنە
شوێنەکەی دانراوە لە ناو پیجەکە یاخود لەو شوێنی کە بەردەستمانە هەمان ئەو بە کاڵایانیە کە دەگاتە ماڵەکانمان دەگاتە بەردەستمان قەرەبووشمان بۆ ناکرێتەوە کاڵەکە هاتوو ناتوانین پارەکەمان وەربگرینەوە کەواتە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی بازرگانی و هیچ یاسایەکەیە کە بۆ ئەم بازاڕە دابنرێت. بەڵێ لە ڕاستیە بازاری ئۆنلاینی ژووک و هەموو شتێکی دنیا لایەنی چاکی هەیە لایەنی خراپی هەیە ئەوەی کە لایەنە چاکی ئیجابیەکان من باس کرد مانای ئەوە نیە کە ئەم بازارە بە دوور بێت لە کەم و کوڕی و نوقسانی ئەتوانم بڵێم یەکێک لە کەم و کوڕی و نوقسانەکانی ئەم بازارە ئەوەیە کە غەل و غەشێکی زۆر و خاڵەتاندنێکی زۆر لەم بازارە هەیە بۆ چونکە لەلایەکەوە فلتەرەکانی وێنەگرتن و فەن و تەکنیک و ئەو فێڵانەی کەوا کامێرە ئەیکات دەوریان هەیە لە گۆڕینی شکل و شێوە و کوالیتی ئەو شمەکانەی کە عەرز ئەکرێن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەی بەڕێستەوە بێ ڕەهەندێکی یاسایی هەیە و لە لایەکی کێشەوە ڕەهەندێکی ئەخلاقی و ڕەهەندێکی بازرگانیشی هەیە پرسیارەکەت ئەوەی کە تایبەت بێ بە منەوە وەکو هەموو حاڵەتێکی تر هەر کەسێک لە حاڵەتی ئاسایی لە بازاری طبیعیە کە ئەچێت کاڵایەک ئەکڕێ مەرجی ئەساسی ئەوەیە کە بە چاوی سەر بیبینێەوە خۆی ملامەسەی ئەو شتە بکە بەڵام ئەم بازارە ئەوەی تێدانە بۆی پێویستی بە زامانەتێکی زیاتر هەیە و زۆربەی کات کڕیارەکان ئەبنە قوربانی ئەم حاڵەتە پێویستی بە هۆشیارێکی زیاتر هەیە و کەسە بتوانێت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم کاڵاو شماکانەیە بکە لەبەرەوەی کە عەقدێکدا ئەمەزرێت لە بینی کڕیار فرۆشیار بەبێەوەی بینین هەبێ پێویستی بەوە هەیە ئینسان خۆی مدمین نەکا بم بازاڕەوە لەبەر ئەوەی کە تووشی ئەو حاڵەتە سلبی و خراپانەی ئەم بازارە نەبێ هەموو ئەو ڕێگارە یاساییانەی کە هەیە بۆ کەسێک لە بازاری حەقیقیە شکات بکە لە کاڵایە کە تووشی خەڵەتاندنی کرۆ تووشی بڵین ناحەقیقی بوونی کاڵاکەی کرۆ کوالیتەکەی بۆ جۆرێنەکە و ناسێتی چی هەیە بۆ ئەوە بە هەمان شێوە هەمان ڕێگاری یاساییش هەیە بۆ بازارە ئۆنلاینەکە بەڵام ئەم جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە سەختی مامەڵەکردنی تیا هەیە لە دووری بابەتەکە ئەتوانم ئەوە بڵێم یەکێکە لەو کەم و کوڕ نوقسانیانەی کە ئەم بازارە هەیە و تەحەدیەکی شەبۆی ناتوانێت خۆی لێ دەرباز بکە ئەوەی کە گرنگ بێ بۆ ئەم بابەتە بە بڕای من هێندە هۆشیاری کەسی کڕیارە لەم بابەتە هێندە بابەتە یاسایەکە دادی ئەم مەوزوعە نادا ئەوەی کە گرنگە ئینسان نابێ لە حەدی خۆی زیاتر بچێتە ناو ئەم بازاڕەوە و مدمین ببێ پێی واز لە بازارە حەقیقەکان بێنە تەناپشت بم جۆرە بازارە بەستێت ئەمە ئەتوانم بڵێم تایبەتمەندێک و ئەساسێتی کەسێکە کە بیە کڕیار بێت نەکەوێتە چوارچێوەی ئەو خەڵاتان نەیکەوێنەکان ئەی خەڵەتێنە زیهنێتی ئەگۆڕێت. پشتیوان محەممەد ئابووریناس سپاس بۆەوەی کە ئەم بەیانیە لە هەڵەبجە و میوانمان بووی سپاس بە توای زانیاری